سڵاوتان لێبێ ئازیزان، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد لە پۆدکاستی دیداری تەمەنەوە و لە کەناڵی ڤارەوە دیدارێکی تایبەتمان هەیە لەگەڵ یەکێک لە هونەرمەندە ناسراوەکانی شاری سلێمانی کە چوەکو هونەرمەند و ئەکتەر ناسراوە، چوەکو کامێرەمان و مێژوویەکی زۆری لە ڕاگەیاندنی کوردیا تۆمار کردووە. ئەویش برای ئەزیز، برای هونەرمەند کاکە بەکر فەرەجە. کاکە بەکر فەرەج لە پۆدکاستی دیداری تەمەنەوە بەخێر هاتنتەکەین و سەرچاومان. زۆر سوپاس کاکە حەمید، من هەر زۆر خۆشحاڵم کە لەگەڵ تۆ ئەم دیدارە ئەنجامەیەم. زۆر سوپاس بۆ جێت کورد و ئەم دیدارەیان و سەرەتای کاری هونەریان هیوادارم گەشە بکەن و بەردەوام بن لە بواری کاری هونەری، بە تایبەتی ببێتە ناوەندێکی هونەری باش بۆ ئەم شار و بۆ خەڵکی کوردستان و پڕبەرهەم بێت. زۆر سپاس و ئێمەش جێشان نازیە کە تۆ ئامادەی لە دیدارەکەمانە. سپاستان دەکەم. کاک بەکر، بێگومان هەموو هونەرمەندێک سەرەتایەکی هەیە، هەموو هونەرمەندێکیش کە کاری هونەریەکە خولیای هونەر دیارە هەر لە مناڵیەوە تایە ئەژی. بەڕێزت لە پەیمانگای هونەرە جوانەکان بوویت و پەیمانگای هونەرە جوانەکان بەشیشانەوە تەواو کردووە. بەر لەوەی بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان چی کارێکی هونەری کردو؟ یعنی باسی قۆناغی مناڵی یەکەم ئایا توانیتە تۆ لەو تەمەنەشەوە لەو کاتەوە دەست پێ بکەیت؟ کاکە حەمید، سەرەتای کاری هونەری من و حەزی من بۆ هونەر ئەگەرێتەوە بۆ ئەو کاتێکە لە سێ ناوەندی بووم، چالاکی قوتابخانەکان نزیک بوو لە ماڵی ئێمەوە، هاتو کوێ ئێوێمە کرد. ئەو کاتی لەسەر کارێز بوو؟ ئەو کاتی لەسەر کارێز بوو، بەڵێ. ئەنجا بۆ خۆشببختی خۆم و کاتە شانۆگەریە کە هونەرمەندی جوانەمەرگ کەریم عوسمانی خراجیە کرد، ناوی کە لەسەر بوو نووسینی نازم حکمت بوو. بۆ یەکەم جار من لەوە وەکو کۆمبارس بەشداریم کرد، دنیای خۆشحاڵ بووم. بۆ یەکەم جار کە چوومە سەر شانۆ لێەوە زیاتر خولیا و حەزم بۆ بواری هونەری جوڵاو دەستم پێ کرد. بەڵێ لێەوە دیارە لە دوای سی ناوەندیەوە یەکسەر بۆ بەرەو پەیمانگای هونەرە سەی کۆتایی جادوایەوە کاکە حەمید چوومە پەیمانگای هونەرە جوانەکان، بەردەوام لە چالاشەکانی پەیمانگا، لە شانۆگەریەکانی کە وەکو ئەزمون ئەمان کرد لە ناو پەیمانگا، لە زۆربیانە بەشداری مەکرد بە پێی قۆناغەکانی خوێندنم تا پێنجی پەیمانگام تاوا کرد. بەردەوام بووم لە کاری شانۆ، لە دوای پەیمانگاش لە چەند شانۆگەریەکە بەشداریم کرد و تا ئێساش بەردەوامم لە بواری هونەرە. هەندی ئاگام لی بێ ئەو کاتێک کە تۆ لە پەیمانگای هونەرە جوانەکان خەریکی خوێندن بووی، کەسێک بوویت زۆر دیار بووی لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە و کەسێکی زۆر ئەکتیڤیش بوویت کە کارت دەکرد و پێم وایە ئەو هونەرمەندانی ئەوسا ئەو لەو زەمانە کاریان کرد و زۆربیان هونەرمەندانی باش و بەتوانایان لێ دەرچووە و ئەزمموی زۆریان هەیە. ئەو هونەرمەندانی ئەو کاتە لەگەڵ تابوون و کاریانە کرد لەگەڵ تا چیان هەیە کە زۆر دیار بێت تا ئیستا لە ناو هونەری کوردیە؟ کاکە حەمید، ئەو قۆناغی ئێمە کە قۆناغی هەشتاکانی پێڵێن، بەڕاستی سەردەمی زێڕینی هونەری و کوردی بوو، بە تایبەتی لە بواری شان و مۆسیقایە. ئەو هونەرمەندانە زۆریان کۆچیان کرد و زۆریان لە ژیانە ماون. ناتوانم یەکێک ناوەکانیان بڵێم، بەڵام ئێستش کاریگەریان بەسەر هونەری کوردیەوە لە سەرجەم بوارەکانی دراما و شان و سینەمایە هەیە. زۆرێک لە هونەرمەندانە لە ژیانە ماون، هەنێکیان بەداخۆماڵاوایان لێ کردوین، بەڵام قۆناغی هەشتاکان قۆناغی زێڕین و زیوینی شان و درامای کوردی بوو. من ئەو قۆناغە بۆیە ڕاست دەکەیت لەبەر ئەوەی جەماوەری شانۆ جەماوەرێکی زیندوو بێگومان. یعنی شانۆیەک کە پێشکەشەکرا بە بەردەوام جەماوەرێکی زۆری هەبوو، بە بەردەوام خەڵک تامەزرۆ بوو بۆ ئەوەی بێت کاری شانۆیی ببینێت، کە لەوانەیە ئیسەرم سەردەما ئەو جەماوەرە نەما بێت. بەڕاستی کاکە حەمید، حەزەکەم لەسەرەوە مادەم جەنابەت پێشنیار کردەوە قسانە ئەو لەو بوارە قسە بکەین. بەڕاستی بۆی وتم سەردەمی زێڕینی بینەری کوردیش بوو، ئاخر خۆی تایبەتی لە بواری شانۆ و ڕۆشنبیری ئەم شارەش لێەوە سەری هەڵدا کە لە بڵێن هەفتاکانە بینەرێکی زۆر باشە بۆ جەماوەر کاری هونەری گەورە. لە هەشتاکانە ئەوەی کە گەورەیان کرد کاری هونەری. لە ساڵی هەشتاکانە بەدەیان شانۆگەری لەم شاران و مایش ئەکرا و ئەکتەری زۆر باش کاراکتەر بوون تایە
و زۆربەی ئەو شانۆیانە ئەبرایە دەرەوەی کوردستان بە تایبەتی بۆ بەغا و هەمووی خەڵاتی ئەهێنا. یعنی ئەو کاتە بەڕاستی جەماوەر هەندێکی زۆر باشی شانۆی کوردی بوو، هونەرمەندان بوو و بەردەوام هەندەری هونەرمەندان بوو بۆ بەردەوامیان بە کاری شانۆ و وای لێ هاتبوو جاری وا بوو کە شانۆیەک عەرزەکرا بۆ ماوەی 25 ڕۆژ بە بەردەوامی ئەو هۆڵی شانۆیە بینەری تیا بوو، جاری وا بوو ئەمەندە قەرەباڵغ بوو ئەمان کرد بە 2 جار نمایش. یعنی ئەوەندە بینەر هەندەری هونەرمەندان بوو، بینەر بوو بۆ بینینی شانۆ و ئەو حەماسەیان هەبوو بێن شانۆ ببینن، زۆر زیاتر هەندەر بوو کە هونەرمەند کە شەبکە لەو قۆناغەیە. لە ڕاستی ئەوەی کە من لە یادمە لەو سەردەما گەلێک هونەرمەندی گەورەی شانۆیی لە عێراقا هەبوو، هونەرمەندە عەرەبەکان کە ئەهاتن بۆ نمایشی شانۆکان لە سلێمانیە. من گەلێک جار گەلێک وتارم بینیوە کە نووسیویانە لەسەر ئەوەی کە سلێمانی جەماوەرێکی زۆر زیندوی هەیە هی شانۆ. یعنی هەندێکیان وایان ئەنووسی کە بۆ حسابی کە تەنانەت لەناو عەرەبیشە ئەو جەماوەرە زیندووە نییە، کە شانۆی عێراق بەڕاستی خاوەنی کۆمەڵێک کەڵە هونەرمەندی زۆر گەورە بووە، گەوریان هەیە بڵێ. ئەوانە ڕایان وا بوو کە شانۆی کوردی لە شاری سلێمانیا شانۆیەکی زۆر زیندوو، جەماوەرێکی زۆر زیندوی هەیە. بێگومان ئەو قۆناغەجی شانازیە بۆ ئێمە و خزمەتیشی زۆر تیا کراوە. ئێمە لە دوای کاری شانۆیی بێگومان ئەوەی زیاتر کە هونەرمەندی تیا دەرەکەوێت کاری درامایە. تۆ لە چەند درامایەکە کارێک کردووە، یەکەمیان پێم وابێت ژاڵەیە، درامای ژاڵەیە، بەڵام دیارە ژاڵە لەبەرەوەی ئەکتەری تر کە دەوری سەرەکیان هەبووە وەکو ئێمە سەرەتامان بوو، بەڵێ سەرەتاتان بوو، ڕۆڵێکی لاوەچیتان بەڵێ لاوەچی و هەنێ جار ناوەندیشمان هەبوو. بەڵێ ئەوانەی کە ڕۆڵی سەرەکیان هەبوو مامۆستا جیهاد دڵپاک، مامۆستا عەلی کەریم بوو، مامۆستا عومەر دڵپاک بوو، ڕەحمەتی سەلام فەرەج بوو، مامۆستا سەلام و سەڵاح باڵا بەرز بوو. ئەمانە زۆربەی کارکتەرە باشە کە کاک زایر عەلی بوو و فوادی حەمین ئاغا. ئەوانە لە مەرحەلەیەکە ژاڵە سەرەتایی دەستپێکردنی بەرکەوتنی من بوو بۆ کامێرا کاک حەمید. ئەویش حەزی خۆم بۆ کاری هونەری من قەتەوە مێژۆم بیر ناچێتەوە. ئەمەندە هاوکاری وێنەگرەکە بووم، ناسر حەسەن بە منیوت ڕۆژ لە ڕۆژان تۆبی بە وێنەگرێک. قسەکەی هاتە دی من لە نەوەیەکە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان دامەزرا بوومە یەکەم وێنەگری تەلەڤیزیۆن لەسەر ئەو ڕێنمایی مامۆستا ناسر. هەموو جارێک باسی یەکەم. ئەوەش باسێکی ترە ئەمێ دوای بێنە سەری، چکە دوای درامای ژاڵە تۆ لە درامای پاداشت کە لە نووسینی مامۆستا شێرزاد حەسەن بوو، ئەو کاتە هونەرمەندانی وەکو مەریوان ئیبراهیم و خوا لێ خۆش بوو کاوا جوتیار کە لەم ماوەیە بەجێ هێشتین بەداخەوە، و گەلێک هونەرمەندی تر کە لەو درامایە کاریان کردووە. لەویا زیاتر دەرکەوتیت، لەویا ڕۆڵێکە هەبوو دیار بوو، یعنی کەوتیتە ناو، کەوتیتە بەرچاوی خەڵک بە تەواوەتی. کاکە حەمید من لە پاداشتا یەکێک لە ئیشە لەو ئیشانی کە من زیاتر پێی ناسرام لە سەرەتایی گەنجیمە درامای پاداش بوو کە 8 حەڵقە بوو لە تەلەڤیزیۆنی کەرکووک نمایشکرا. نووسینی مامۆستا شێرزاد بوو. مامۆستا شێرزاد زۆر هەندەرم بوو کە لەو کارە بەردەوام بم و لەو کارەیە سەرکەوتنم بەدەستێنە خەڵک بەدڵی بوو. بۆ ئەو قۆناغی من ئیشێکی باش بوو و هەندەرم بوو بۆ ئەوی کە بەردەوام بم. بەڕاستی پاداشت ئیشێک بوو لەو قۆناغەیە بینەرێکی ئێجگار باشی هەبوو لە هەموو کوردستان. تەنانەت لە تەلەڤیزیۆن عەرزکرا خەڵک ئەچۆ بۆ ماڵەوە بۆ بینینی ئەو درامایە بۆی لە دەستیان نەچێت. ئەنی مێژوویەکی جوانیم. بەڵێ لە پاش ئەمەی کە باسی ئەوە کرد کە بوویت بە کامێرەمان لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان، دیارە ئەو کارەی وێنەگرتنە هەندێک جارە بێ بەهۆی ئەوەی کە داو بڕێت لە کاری نواندن و لە کاری دراما. ئەم جاریان ڕۆڵی خۆت چۆن بینیەوە وەکو کامێرەمانێک؟ یعنی پێ خۆش بووە کامێرەمان بیا هەر حەز دەکرد بێتەوە ناو کاری دراماش؟ کاک حەمید من حەزم لە هەردوو بوارەکە هەبوو. لەبەرەوەی بەڕاستی لە بواری کامێرای سەرەتان بوو زۆرم حەز لە ئیشی کامێرا کرد، بەڵام حەزیشمە کردا نەپڕێم لە بواری نواندن. هەر بۆیە لە نێوەندی کاری ڕاگەیاندنمە جارجار کاری نواندنیشمە کرد. بۆ نمونە
لە خەمی چۆلەکەکانە نواندنم کرد لەگەڵ کاک حسێن میسریا و لە هەمان کاتە سەرپەرشتیاری کامێرەی دراماکەش بووم هەردووشیم گریا بوو بەیەکەوە هەر تەنانەت لە کاتی ئەو کاتی کە کامێرامان بووم لە کورتسات سەرپەرشتیاری کامێرەمە کرد لە هەمان کاتە لە گەردەلوو لە نواندنمە کرد ینی هەردووچیم بەیەکەوە ئەکرد بەڵام سەرقاڵی زیاترم بە ئیشی کامێراوە بوو بە سەرپەرشتی بەنامە هونەرەکانی کورتساتەوە بوو لەگەڵ سەرپەرشتی ئەو هونەرمەندانی کە بە میوانداری هاتن بۆ کورسات بەڵام لە بواری نواندنە وەکو بەڕێستێڵەی بێگومان نەم ئەپەرژا کە بە بەردەوام خەریشی نواندن بم بۆیە کاری ڕاگەیاندنم زیاتر ئەکرد قۆناغە بەڵێ ساڵانێکی زۆر لە کەناڵی کورتساتە کارە کردو و جێدەستی دیارە بێگومان بەکر فەرەج وەکو کەسێکی وەکو خۆی کەسێکی قسە خۆش و کەسێکی تایبەتە لە بواری لاساییکردنەوەی خەڵکە حەمید ئەو قۆناغی کە ڕاستی کاری کۆمیخۆی ئیمیتیشن لاساییکردنەوە خۆی جۆرێکە لە هونەر بەڕاستی کارێکی ئاسان نییە ڕاستە ئەوە تەرچیزەنابتە لاساییکردنەوە نواندنیەکی کەیە بۆ ئەو خەڵکانی کە بەریانەکەویت هەم نواندنە هەم سەرنجڕاکێشانتە بۆ کەسانی کە بەریانەکەویت و ئەتوانی وەکو خۆیان لاسەیان بکەیتەوە جۆرێکە لە هونەری جوانی ئەکتەریش توانای ئەوەی هەیە کە بتوانێت لاسایی بەرامبەرەکەی بکاتەوە جا ئەو کاریگەری کە من لەسرم هەبوو بۆ لاساییکردنەوە زیاتر ئەو بوو کە لە بوارەکە بووم و زۆر متابعی کەسەکانمە کرد کە چۆن ئەژین و هەڵسوکۆتی ڕۆژانەیان چۆنە جوڵێنن دەنگیان چۆنە جوڵێن دەنگیان چۆنە ڕێیان چۆنە چۆن هەڵسوکۆتی جەسەدیەکەن لەبەرەوە من سەرنجم هەبوو لە سەرۆشتانە تەنانەت لە فیستیڤالێکە لاسایی زۆر لە بەرپرسەکانی ئەو کاتەی کوردم کردەوە زۆر قبول بوو لایەن بەلای خەڵکیشەوە زۆر خۆش بوو و هاندەرم بوون بۆ ئەوی کە بەردەوا بمنەوە بەڵامی تر قۆناغەکەی ئەو قۆناغە بەسەرچوو ئەوە قۆناغیشی ترە بەڵام بێگومان من ئەیڵێم کە ئیش جۆرێکی هونەرە جۆرێکی هونەرە چونکە ئیسەش گەلێک ئەکتەری گەورە هەیە هەندێک جار هەروەکو بۆ خۆشی مەسەرەن جیمکاری ئەبینین کە لاسایی هونەرمەندە گەورەکانی جیهانە ڕاستەویش کە خۆی ئەکتەرێکی گەورەشە تا ئیسە بەردەوامە لەو کارەیە کاک بەکرد لە ژیانی هونەری تا هەندێک قۆناغی سەخت و ناخۆش و دژوار هەیە هەندێک ناڕەحەتی هەیە هەندێک جار کە لەوانەیە خەفەتبارێکە هەندێک جاروان لێ بکات کە تو ڕەبیت لە ژیانە هونەریەکەی خۆت یا پەست پیدیا بێ تااقەت بیا بڕیار بێ بڵێ من دوورەکەومەوە لێ و بەڵام دوای ئەوەش هونەر کارێک لە ناوی ویژدان و خولیای خۆتە ئەژی ئەو هیچ ساتێکی وات بەسەر هاتووە لە ژیان تا کاک حەمید هەموو کەسێک نەک هونەرمەند لە ساتێ لە ساتەکانی ژیانە بێزاری خۆی دەڕەبڕێ جاری وایە واز ئەهێنێ جاری وایە ئینهیارەکات بەڵام من هەمیشە بیرم لەوە کردوتەوە باشتر هەیە لە خراپ هەیە بەڵام باشتر هەیە لە خراپ بۆیە من بەو نەفەسە کارم کردووە دەنا زۆر جاروا بووە کە بیر لەوە بکەمەوە بە تەواوی دابەبڕێم بەڵام دیسان خۆم هەنداوەتەوە کە ئەبێ باشتر بکەم بۆ ئەوی من ئەوەی کە زۆر پەسمەکە لە من بەستمەوەی هەستەکەم هەندێک جار ئازار دراویت بەڵێ بە دڵنیایی و ئازاد درانەکەشم بەرامبەر بە کەسەکانە کە ئەوانەی کە حەز بە ئازاری خەڵکی کە ئەکەن دەناوەکو خۆم وەکو کەسایەتی خۆم من جۆم نیاوەتە ئازاریەوەی کە خۆم ئازار پێشم بە ناحەقیش ئازار بێگومانەوە لە هەمانە ڕویاوە تۆشیشی لەوانەی کە بەرکەوتێتەوە لەگەڵ و زۆرەی نانا بەڵێ جا بەڕاستی هەر خۆم هەنداوە بەردەوام بم بەڵێ ئێستا نواندن کەم ئەەکەم بەڵام زۆر تێکەڵاوی گەنجەکانم لە بواری پرۆدیکشنە جارجار ئەگەر بۆم بکری ئاکتین ژەکەم نواندن ئەەکەم بەڵام ئەو گەنجانە ئەمەندە هانم ئەدەن ئەمەندە خۆشەویستن لام زۆر هاوکاریانم لەگەڵ زۆربەی گەنجەکانە بە تایبەتی دەرچوانی کۆجیژی سینەما لەگەڵ پەیمانگە هونەرە جوانەکان ئەوانە زۆر هەم هاندەریانم هەم ئیشیان لەگەڵاکەم هەم زۆر دڵخۆشیان کردوم کە بەوەی بەڕاستی خۆنراغێکی زۆر باش بڕێوەیە بەو گەنجانە کە ئیشی هونەریان بەردەوام و کاری زۆر جوانەکەن
هیوادارم تۆ ژۆکو کەسی خاوەن ئەزمون دایمە بتوانی هاندەریان بیت و یارمەتی دەریان بیت چونکە بەڕاستی ئەو گەنجانە پێویستیان بەوەیە کە خەڵکانێکە بێ پشتگیریان بکات و هاوکاریان بکات. پرسیارێکی ترم هەیە، تۆ بەنسبەت تۆ ژیانی هونەری خۆت کاری لەسەر خێزانەکەت و لەسەر ماڵەکەی خۆت و لەسەر کچەکەی خۆت هەبووە کە ئەویش شانۆخانە و هیوای تەمەند درێژی بووە خوازی لەگەڵ بناڵەکانی توێن چاوەکەمی زۆر سوپاس دەکەم. کاریگەری تۆ چی بۆ لەسەر شانۆ کە ئیستا بووە بە کەسێکی ئەکتیڤ لە بواری ڕاگەیاندنا و ئەتوانم بڵێم سەرکەوتوش بۆ لە کارەکانیە. سوپاس کاک حەمیدەوە پرسیارە. کاریگەری من لەسەر شانۆ یەکەم شت کە لە هەر لە سەرەتای بوونی شانەوە حتا ئەو قۆناغی کە تێیپەڕانەوە تا 18 ساڵی هەموو سەری مانگێ من 5 دقە لە تەسویری شانۆم هەیە. ئەنجا لەگەڵ ئەوە شانۆم هەنداوە هەمیشە بە مناڵی چیرۆکم بۆ خوێنێتەوە تاوەکوێ خەوی لێکەوتووە. ئەمە هاندەرێکی زۆر باشۆ کە شانۆ حەز لە چیرۆک و خوێندنەوە بکات. لە شەشی سەرەتایی بەدواوە هەوڵە ماوە خچمەتە بواری مۆزیکەوە بە هاوکاری مامۆساکانی هاوڕێم قۆناغێکی باشی بڕی تا مەرحەلەی ناوەندی، پاشان چۆتە پەیمانگای هونەرە جوانەکان هەمووی هاندانی خۆم بووە، خوێنەرێکی باشە. دوای ئەوە کە پەیمانگای تەواو کردووە ئیتر یەکێک بوو لە عازف عودە باشەکان من بۆ تاریخ شتێک ئەڵێم من سوپاسی شانۆ ئەەکەم لەوە. ڕۆژێک لە پەیمانگای هونەرە جوانەکان تەلەفۆنیان بۆ کردم نەسی شەمە بوو، گەورە عازف عودی عێراقی کە ئێستا گەورەترین پەیمانگای لە ئیمارات هەیە. من نەمزانی ئەوە بەڕاستی تعریفی لەگەڵا کردم وتی تێستی کچەکانی پەیمانگا بەناوبانگترین عازف عودە لە عالەم بەڵێترەوە ناسایشی عێراق دەرچووە لە ئاستیا. بەڵێ ئەوتی من خۆشحاڵم کە تۆ ئەناسم خاوەنی کچێکی وەکو شانۆیت تێستم پێ کردو لە عەزفی عودا یەکێکە لە هەرە دەستڕەنجینەکان لە کاتی ژنینی عودا زۆر کارامە و زۆر هونەرمەندێک دەرەچێت ئەگەر تۆ شاندەری بێ و منیش هاندەریە بم. ئیترەوە بەڕاستی مای خۆشحاڵی و بۆ من پاشا من شانۆم ئازاد کرد کە خۆی چی هەڵەبژێرێت. وتم ئیتر قۆناغێکا بێ خۆت ساخکەیتەوە. لەگەڵ ئەسفی عودەکەیە ئیتر حەزی لە بواری تەلەڤزیۆن کرد، چۆ بواری تەلەڤزیۆن و تا ئێساش بەردەوام. بەڵام ینی ئەوەی سەرنجم ماوە ئەوەی کە تۆ ئەیڵیت تۆ ویستوتە فرە ڕەهەند بێت لە بواری هونەرە، یعنی واتە یەک بوار لە هونەرا نەگرێت مەسەرەن خەریکی موزیک بێ بخوێنێتەوە. تەنانەت هانبداوە لە دراماوانە بەشداری بە مناڵی بەشداری دراماشی کردووە، نواندنی کردووە. بەڵێ ئەمە خۆی جۆرە پەروەردەیەکی تایبەتە، چونکە من پێم وایە هونەرمەند لە هەر بوارێکا کار بکە، گەر هونەرمەندێکی شێوە کار بێ ئەبێ چێژێکی تایبەتی هەبێ بۆ جێگرتن لە موزیک، ئەبێ لە سینەما تێبگا، ئەبێ لە شانۆ تێبگا، یعنی هەر هیچ نەبێ زانیاریە بنەڕەتیەکانی هەبێ لەو بارەیەوە. بەداخەوە ئێمە زۆر هونەرمەندمان هەیە کە لە بوارێکە ئیشەکە بەڕاستی بوارەکانی تری پشتگوێ کە ئەوە پێویستە. پێم وایە خۆت ئاگاداری شانۆ ئازام چاپێکوتنیشی لەگەڵا کردووی دیداری تایبەت. شانۆ زانیاری باشە لە بواری مۆسیقا، لە بواری شانۆ، لە بواری حتا دراما و ئەوانەکە پرسیارەکات پێوی دیارەکە ڕۆشنبیریشی هەیە. ئەو مای خۆشحاڵی بۆ من بەڕاستی، ئەنی وەکوی جەناب دەڵێ هەوڵە ماوە و خۆشی هەوڵیاوە فرە ڕەهەند بێ لە بواری هونەریە لە هەموو بوارەکان حەزەکە. ئێستا لەم کاتەیە لەم قۆلاغا حەزەکە ئاکتین بکە لە فلیمەکە، بەڵام تیا دەرکەوێت. ینی خۆشەوە ئەو قۆناغژێکێکە لەوانەی کە وەکو جەناب دەڵێ فرە ڕەهەندی حەزەکە لە بواری سینەماشا کار بکات. وەڵا ئێمە هیوای سەرکەوتنی بۆ خوازین، بێگومان هەر کشی ئەو باوکەیە. سپاس دەکەم. من ئێستا ئەم ماوەیە ئەتبینم زۆر مەشغوڵی، نازانم ئەو کارانی کە ئیستا ئەیکەیت زیاتر وەکو کامێرەمان کارەکەیت نەک وەکو بواری دراما و تەمسیلکردن. نەخێر کاکە نازانم ئێستا تۆزێ دوورم لە کامێرا بە حکمی جیلێک دروست بووە لە من ئەکتیفترن، لە من شارزاترن لە بوارەکە، لە بواری تەکنیکا تۆزێ دوور کەوتومەتەوە، نەک تۆزێ هەر دوور کەوتومەتەوە. زیاتر من لە بواری پرۆدکشنە ئێستا کارەکەم، زیاتر ئیشی لۆکیشن مانیجەریەکەم بۆ دراما و فیلم و بۆ ئەویش هەر بۆ ئەزمموی وێنەگرتن. بەڵێ کاریگەری هەیە بۆ لەسرم. ئەنجا بەڕاستی هادەری گەنجەکانم کە کاری فیلمەکەن من ئەتوانم بڵێم
شانازیەکەم کە کەم ئیشی درامی هەیە یا کەم فیلمی سینەمایی هەیە دەستێکی منیتیانە بێ بۆ ئیشکردن ئەویش بە خۆشەویستی ئەوەی کە ئەو گەنجانە ئەزان من هەم هاندەریانم هەم یارمەتی دەریانم بۆ ئیشەکان لە زۆربەی فیلمەکانە من کارم کردو لەگەڵیانە و ئێستا لەم قۆناغەیە من ئیش لە بواری پرۆدکشن مانیجەری و لۆکیشن مانیجەری و پەیوەندی هونەریەکانی فیلم و دراما و کلیپ و کارە هونەریەکانی پشتی کامێراکەم. ئێمە شیوای سەرکەوتنە بووە خوازیین و هیوادارین بەردەوام بیت و هیوادارین بیتەوە ناو هەموو بوارەکانی تری هونەر و کاری ترمان پێشکەش بێت چونکە هونەرمەند تا توانای هەبێت ئەبێت توانە هونەریەکانی خۆی بخاتە گەڕ. هیوای سەرکەوتن بۆ بەڕێستە خوازیین و زۆر سوپاس دەکەین کە ئامادە بوویت لە پۆدکاستی دیداری تەمەنا و هیوادارین کاری نوێ و توانای نوێ لە ئێوەی بەڕێز بینین و بەردەوام بن. سپاس بۆ کاکە حەمید، سپاس بۆ جێتکوور جارێشتریش من تا لە تواناما بێت تا توانام بێ بەردەوامە بم و تا توانام بێت خزمەتی ئەو گەنجانە ئەکەم کە بەڕاستی پێ سپاس دەکەم بە هیوام. من کاکە حەمید یەک هیوام هەیە کە ئەگەر ئەم جارە نواندن بکەم ئەبێ نواندنێ بکەم ئەوانی کەم لەوانی کەم نەکەمەوە وەڵکو کارێ بکەم ئەوانی کەشمی پێ بەرزکەمەوە شتێک نەکەم کە سبێنێ بڵێن خۆزکە نەتکردایە. ئەوە یەکێکە لە گرفتەکانی کە هونەرمەند کە بەکاری جوان دەستی پێ کرد ئەبێت یا ئەو کارانەیە کە هەر لە ئاستی کارەکانی پێشوە بێ ئەبێت جوانتر بێت. ئامانجی منیشەوەی کە ئەمە یەکێکە لە گرفتەکان کە هونەرمەندە بەتواناکان تووشیە بن. من سوپاسی بەڕێستانەکەم، هیوادارم ئەم ناوەندێکی هونەری گەورە و پڕبەرهەم بێت. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. زۆر سوپاس بۆ تۆی بەڕێزیش، زۆر سوپاس کە ئامادە بوویت و ئەم کاتە بە ئێمە بەخشی بۆ پۆدکاستی دیداری تەمەن. سوپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست، لە کۆتایی پۆدکاستی دیداری تەمەنە سوپاسی برای هونەرمەند کاکە بەکر فەرەجەکەین کە ئەم کاتی بە ئێمە بەخشی بۆ باسکردنێک و بۆ قسەکردن و لێدوان لەسەر ئەزمموی و کارەکانی لە بواری هونەرە. هەر شاد و سەرفراز. قسەی کۆتایی ڤار دەیکات.